أبو سعيد خدري أجرته بومان أفرمي بيغمر فرموي صلى الله عليه وسلم لحديثك كإمام أبو داود الترمذي أجرنا وأفرمي لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي. كي هي أم حديثة جيبجي كردوا كي هي أم حديثة جيبجي أكا لا تصاحب إلا مؤمنا هاوريتي مكة إلا لقل إيمان دار وباوردار نبي وبا كس ناند نخوا إلا بياويكي باشو لخوا ترس نبي صير كان أم حديثة چند بپیچوانه لای خومان خلقانێکی زۆر هاوڕێکانیان خەڵکی خراپن و خواردنیش ئەدەن بەس بۆ ماساوکردن بۆ ئەم مەسئولەکە و ئەو مەسئولەکە و ئەمەکە و ئەوەکە بۆ ماساوکردن دەگمەن لە ماڵیانە پیاوێکی باش پیاوێکی فەقیر نانەخوا. چیت کرد برینە ئێمە ئەم ڕێنمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیهمالەکەین بۆی ئاوامان بەسەر هاتووە. ها لە سەرەتاوتم باشترین ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمە ڕێبازە سیکن برینە ڕێبازەکە زۆر وازەحە هیچ لۆف و دەوەرانی تیا نییە شاردنەوەی تیا نییە پێغەمبەر زۆر بە سەراحەتەی فەرمێ زۆر بە ڕوونی ئەیداتە دەسمانەوە بەس ئێمە خۆمان لەیلا دەین شتێک هەیە چاک بێ و پێغەمبەر ڕێنمایی بۆ نەکردوێتی و ڕێگای پێپیشان نەدابێتین هەیە نییە واللهی نییە والله نییە ئەوەی چاک بێ پێغەمبەر پێمانی فەرمووە بیکەن ئەوەشی خراپ بێ فەرموویەتی ئاگاتان لێ بێ بەڵام بەداخەوە لە حەدیثێکی ترا پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ الرجل على دين خليله فلينظر أحدكم من يخالل للرواية تريا أفرمي المرء على دين خليله فرقيني يك معناه هي أبو هريرة يجرته يعني حديثك لا بيغمر وأبي سيتور رواية حديثكش أبو داود والترمذي وحديثكيش ترمذي أفرمي إسنادك صحيحة جو بقرن بيغمر أفرمي صلى الله عليه وسلم المرء واتا يعني الرجل على دين خليله أفرمي دائما إنسان لسر ديني هاو دمكيتي لقل كيا دانشيد لسر برنامج أوي والله برا با مؤقتش لسر تاونا بس خورد لخوتني سيركي برا برا شوي تتسر بازي أو أقاد لخوتني هيج نبي لسر تاو أبيني عرق أخوابي عرق مخو رون يا كيتو بوي يا قمارك يا خرافك يا نيوجناك يا إهماليك لنيوجا يا أمانة بي ألي بس ورده أم جا شرمكي لبر أوي ليت عاجز نبي دوای ئەوەوات پێێتە سەیرەکەی خەبەرت نابێنێ هیچ ئەمر بە چاکە و نەهی خراپەتیانە ما بەرامبەر بە ئەو کەسە و هێواش ئەخلاقە ناشرینەکانی ئەو تەسیر لە دڵتەکە وات پێێتە زۆر احتیادی ئەبێتەوە گوناح تاوان زۆر ئاسایی ئەبێتەوە لەلات بۆیە پێغەمبەر فەرمێ بەڕاستی ئینسان لەسەر ڕێباز دین لەیرە یعنی ڕێباز بەڕاستی ئینسان لەسەر ڕێبازی برادەرەکەیەتی جا ئاگاتان لێ بێکیەکەن بە هاوڕێبازی خۆتان و کوردیش فەرموویانە دووگا لە دۆڵێکا بن ناچنە پێستی یەک ئەچنە خوی یەک دووگا لە دۆڵێکا بێ ئەچنە خوی یەک بەڕێزانم ناچنە پێستی یەک ئەخلاقی یەک وەرەگرن چەند یەک هەیە لەم شێوازانە خۆتان بڵێن چەند یەک هەیە چەند کەس لایدا چەند کەس لە ڕێباز لایدا خۆ ئێستا هاوڕێتی ئێستا بس ئەوە نییە لە مەجلیسا لەگەڵیا دانشی فەیسبووکەکەش هەر هاوڕێ ئێستا من بمەوەیەکێ بناسمەوە بە فەیسبووکەکەیەوەی ناسمەوە تەسەورەکەن ئێستا بۆ نمونە من 5,000 هاوڕێمەیە لە فەیسبووک 5,000 هەر یەکێک لە ئێوەش 5,000تان هەیە لە فەیسبووکە لە ئەکاونتە تایبەتیەکەی خۆت 5,000 هاوڕێت هەیە ئیتر لە پەیجیشە جاری وهەیە 100,000 زیاتر جار وهەیە هەیە ملیۆن هەیە چەند ملیۆنێکی هەیە ئەم هاوڕێیانەت کە ئەبنە هاوڕێت هەر شتێک لایک بکەن یا مشارەکەی بکەن بە تایبەت مشارەکەکردن و شێرکردن سبحان الله ڕێک دێ بۆ تۆیش تۆش ئەیبینی جار وهەیە تۆ 5,000 کەس لە کوتوپڕێکا سەیرەکەی فیلمێکی خراپە دێت بۆت عەجایبتان نێ فيلم روتي جاروایە دێبوت سەیرەکەی کێ نەقینی کردووە فڵان ئەمە تۆ کردتە هاوڕێی خۆت سەیرەکەی لە ڕێگای ئەوەوە ئەو خۆی شێرێکە ڕێک تێ بۆ تۆیش فیلمێکی خراپ گۆرانیەکی زۆر ڕوت و بێخلاقی
شتێکی زۆر ناشرین و دوور لە جا ئێستا شتی وا هەیە قەسەم بەخوا لەم شوێنە طبعا پیاوە بە تەمەنەکان ئەوانەی کە نەیان بینیە باسی کەم هەروە یعنی لەوانەیە هەندێکتان جەڵتە لێتاندا والله لەم مەجلیس شتی وا دێت ئەی بینی بە حەیاتی بیریشت لێ نەکردوێتەوە بە خەیاڵی شتا نەهاتووە لە ڕێگای برادەرەکەتەوە کە بۆتە هاوڕێت ڕێک بۆ تۆش دێ ئەو کاتە زانیمە چی برادێکی جوانە تۆ کردتە ڕەفیقی خۆت چەند زەحمەتە ئەگەر دەست نەی تێرێ بیسڕیتەوە و بلۆکی بکەی و لە هاوڕێتی خۆت دەریکەی چونکە حەیفە ئەوە ببێتە هاوڕێی تۆ و هاوڕێتی بەس تەنها ئەمڕۆوای پێ هاتووە هەر ئەوە نییە کە لەگەڵ یادانشی بەڵکو ئەوەشی لە تۆڕەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ئەبێت بە هاوڕێت هەر هاوڕێتە ئەبێ ئاگات لێی بێ بە ئەکاونتەکەتەوە ئەدناسنەوە جاری وا هەیە کەسێک مەسەلەن داوا لە منەکە ئادێک بۆ من ئەنێرێ ببێ بە هاوڕێم داوام لێەکە بێ بە هاوڕێم ئەڕۆم سەیری پرۆفایلەکەی ئەەکەم تەماشا ئەەکەم ئەمە چی نەکبەتێکە تەماشاکەی ئەمە چی بەرەڵایەکەمە دوو لە ڕووی جەنابتان یەکسەر ئەبێت تۆ بلۆکی کەی نێلی بێ بە هاوڕێت یەکسەر ئەبێت تۆ ڕەفزی کەی نابێ بیکەی بە هاوڕێت هەر کەسێک هاتوو بیکەی بە هاوڕێت ئەبێ ئاگات لێی بێ و ئەبێ دائیمەنیش بیتە خۆتە مراجعەیەکی خۆت بکەیت ئەبوو موسای ئەشعەری خوای لێ ڕازی بێ هەر هەمان ئەو بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ بە پێغەمبەری خودا وترا بە پێغەمبەری خودا وترا الرجل يحب القوم ولما يلحق بهم من أبو بكر خۆشە من عمر خۆشە من عثمان خۆشە من علیم خۆشە من ئەصحابەکانی پێغەمبەرم زۆر خۆشە بس نەمتوانێت تا ئێستا کارێ بکەم وەکو کارەکانی ئەوان ئایا لە ڕۆژ قیامەتا چۆنە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المرء مع من أحب فەرمووی لە ڕۆژی قیامەتا تۆ لەگەڵ دۆستان و خۆشەویستەکان تا ئەبی پلەت ئەگا بە پلەی ئەوان ڕێک ئەم حەدیسە پێچەوانەکەرەوە ڕێک ئەم حەدیسە ڕێک عەکسی کەرەوە بڕۆ تەماشاکەن عەکسی کەرەوە تۆ فڵانت خۆشەوێ فڵان زاڵمە یان ستەمکارە یا کابرایەکی بەدڕەوشتە یا کابرایەکی کافرە خۆش دەوی دەی پێغەمبەر فەرمی المرء مع من أحب ڕێک ئێستا بیانوە دۆزیتەوە تۆپانچیەکان یەکسەر ئەوانەی حەز لە گۆرانیەکەن یەکسەر ئەی من خۆ بەس تۆپانەکەیم بەدڵە واللهی دڵخۆشەویستی ئەو چۆتە ناو دڵتۆ والله بڕۆسەی کە پرسیاری لێ بکە بەژە ژیان نامەی ژیان نامەکەی دۆ جوانی بۆ باسەکە دەی بڕۆ پرسیاری لێ بکە بڵێ پێغەمبەر کێ ئەگەر بزانێ ناوی محەممەدە بەس حشن لە سونەت یەک حەدیسی پێغەمبەری لەبەر نییە والله نازم چیتم باسکم والله جاء همو جمعه كدي مثلا من البراء قسم برب العالمين بزين بخوم وبيوش هاتيته يا ما كوتينه اخر زمانه كمان نخوم هنيه براينا والله جاري واهي هستكم اليوم لو انا من لها مو كستاوان بارتر من چونك زور راستي هي زور حقائق هي جاري بالشرم والبوتاني باسناك جاري واش هي عرفوا كوملقاك واكا باسينكي بەڵام حقائق و ڕاستیەکانە بێ بدرێ بە ناوی چاوی هەمومانە بدرێ بە ناوشانی هەمومانە ئەبو هورەیرە حەدیسەکانی پێغەمبەری خوای باسە کرد و ئەی فەرموو ئەصحابەکان تابعیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم والله ئەیدەمە ناوشانتانە ئەگەر چی ئەزانم لەسەر دڵتانیش گرانە چونکە هەنێک حەدیس هەیە ئێوەش تا ئێستا جێبەجێتان نەکردەوە بەداخەوە